عزیزەکان کۆتا جومعەمانە لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئینسانی ایماندار و ئینسانی بڕوادار چەند ڕۆژێکمان ماوە و دەڕوا و ئاخر جومعەمانە بە تایبەتی ئەبێ چەند وەسیەتی هەیە ئینسانی ایماندار وەری بگرێ لەم مانگە شیرینەدا فێر بووە لێی ئیسفادەی لێ کردووە لەم مانگەدا ئەوش ئەوەیە کاتێ ئیمامی عومەرە چینە خزمەتی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە خەلیفەی پێنجەمە و نەوەی ئیمامی عومەری کوڕی خەطابە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کاتێ ئەفەرمن پێی دەڵێن یەأموڕنا بختمی شهری ڕەمەضان واتە ئەمری پێ ئەکردین بەردەوام بە کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز بە دوو شت ئەگەر چی کاتێ مانگی ڕەمەزانی پیرۆز بەهاتایە ئەم ئیمامە بەڕێزە بە مسڵمانانی ڕادەگەیاند دەویت خەڵکینە کۆتایی ڕەمەزانە دەست بگرن بەم دوو شتەوە کۆتایی بێنن بەم دوانە و بەردەوامش بن لەسەری یەکێ لەوانە ئەلیستیغفار من الله تعالی واتە بەردەوام ئینسان بگەڕێتەوە بەلای خوا لە ڕەمەزان و پاشی ڕەمەزان دووەمیان شەفەرمێ ئەم ئیمامە بەڕێزە ئەسصدق واتە دووەمیان ئەسەدەقە واتە بەردەوام ببەخشێ ئەگەر چەندێکم بێ چونکە مانگی ڕەمەزان فێری دوو ئەم سیفاتە شیرینە و گەورەی کردوین بۆیە ئینسان سنەتە بەردەوام بێ وەک ئەم پیاو چاکە ئەفەرمێ ئەگە ئەو تەماشاشکەی لەوانەی کە بەردەوام بوونە لەسەر ئەم وشە جوانانە باوکە ئادەمە کە دەفەرمێ ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين باوکە ئادەم بەردەوام ئەمە یەفەرموو بەردەوام بەڵام خۆ لە دنیادا باوکە ئادەم هەر لە دنیادا و لە ئاسمان و لە بەهەشتا غەڵەتێکی کرد بەڵام لە دوای ئەم غەڵەتە بەردەوام ئەم دوعا شیرینەی ئەفەرموو ئەگەر نەبی ئیبراهیم عەلەیهی السەلام سەیری کەن هەروەها کە هاتووە لە قورئاندا ئاماژەی پێکردووە کە تەماشای موسا عەلەیهی السەلامش کەین هەروەها بەردەوام دوعای کردووە تەماشای دنونەینیش بکەین بەردەوام هەموویان دوعایان کردووە و لەسەر ئەم دوعایە و ئیستیغفار و گەڕانەوە بۆ لای خوا بەردەوام بوونە تیایدا بۆیە ئیمامی شافعی ئەفەرمێ ڕەزا